گرفتی ئەم پرۆژەیە کە لە مەرزەیە ساڵانە دووبارە بێتەوە بەهۆی گیرانی یان کۆبوونەوەی قوڕوولیتەیەکی زۆر لە دەوری وەرگری سێمی پرۆژەکە بەهۆی دابەزینی ئاسی ئاوی دەریاچەی دەربێنیخانەوە ساڵانەی ئێمە تووشی ئەم گرفتەیە بین بە پاکردنەوەی ئەم قوڕوولیتەی کە لەسەر وەرگری سێمی پرۆژەکە هەیە پرۆژەکە هیچ کێشەیەکی نامێنێ ئەبێ ئەو قوڕوولیتەی لەسەر وەرگری سێمە پاک بکرێتەوە لا ببرێت بەڕێوەبرایەتی گشتی ئاوەڕۆ ئەو داتا و هێڵکاری و ئەوەی کە وەرگرەکەی سێم پێی دروستکراوە لە بەردەستیانایە یاوێنە بە چەند کۆمپانیایەکی عێراقی ئەوانەی کە لە مەجای سەدا ئیشان کردووە ئەوانەی کە مختصن بەو ئیشەوە لەگەڵ چەند کۆمپانیایەکی ئێرانیا کە دیراسی بابەتەکە بکەن بزان ئەم ئیشە بە چەندێک کولفەی تێجێ پاکەگرێتەوە و چەندێک کاتی ئەوێ هەتا چارەسەرێک جاری بۆ پرۆژەکە بدۆزێتەوە. بەڕاستی ئەم پرۆژەیەکی زۆر استراتیژیە بۆ هەڵەبجە ئاوی هەڵەبجە سیروان سەیسایق دابین ئەکات لە ڕووباری سیروان بەڵام ئەم ڕووبارە وەرگرەکانی تەبان ئەو ئاوی کێتە ئەو ڕووبارەوە لە ئێرانەوەیە سەرچاوەکانی زۆربەی لە ئێرانەوەیە لە ئێران سەدێکی لەسەر دروست کراوە کە ڕێگری لە هاتنی ئەم ئاوە ئەکا بۆ لای ئێمە تەنها لە وەرزی بارانبارین و ئەم ناوە کە سەدی دەربەندیخان ئاوەکە کۆ ئەکاتەوە ئاوەکە پەنگەخواتەوە گەڕێتەوە بۆ لای ئێمە ئێمە ئەتوانین ئەو لەو ڕووبارەوە دابینکن بۆ شاری هەڵەبجە و سیروان و سەیسایق